غمري خواد فرمي صلى الله عليه وسلم او كسي دروات السر جيغاي بياوك بياوك لمال نية بياوك رشتو بو سفري بو دوامي بو بازار بو هر شويني بياوك آمادني وامد تشي لسر جيغاي او بياوه لقل خيزاني او بياوه دخوت زيناي لقل عكات پیغمبری خوا فرمی صلی الله علیه وسلم او انسانه چوت سر جگای خلق مالی خلق لقل آفرتی ترا خوتو که خیزانی نیا و حلالی نیا لروجی قیامتا خوای گوره کومالک ماری بو ترخانک او مارانه پیو ادن لپاداشتی لسزای وی که زینای کردوه ابی ماری تیب آله مار پیتو بدا یک لدوا یک مالی خلق تکاول کردوه خواه مالت کاول کت ژیان لە خەڵکێک داوە ئافرەتی خەڵکت بەدڕەوشت کردووە پاداشتەکەت جەهەنم و ئاگرە زائیدەن پێوەدانی مەر بۆیە وا نەزانی ئیشێ باش دڵ خۆش مەبە پیاوەکەی لە ماڵ نییە خوایەک لە سەروی عەرشەوە ئاگای لە هەموو خیانەتەکانی تۆیە بگەڕێرە بۆ لای خوا هەر کەسێک وتی زینا بڵێ پەناگرم بەخوای گەورە من زینا ناکەم چونکە جێگام دۆزەخە مار و دوو پشت پێمەوە دەئاڵێ هەمویان پێم وەئەدەن چی هەیە دیفاع لێ بکە بەخوا نە تەواری هەیە نە نەخۆشخانە هەیە نە عیلاج هەیە هیچ شتێک نییە مار پێتەوەدا پەنا بخوا 70 ساڵ ئێش و ئازارەکە لە گیانە دەرناچێ بۆ دووسێ دەقە بۆ چەند چرکەیەک خۆشی و لەزەتی حەرام خۆت مەکە بە هاوڕێی مار و دوو پشت و ئاگر و جەهەنم پەنا بەخوای گەورە بۆیە بگەڕێرە بۆ لای خوا چونکە ئەگەر خوا ڕەحمت پێ نەکات چێ هەیە ڕەحمت پێ بکات چێ فریاد بکەوێ خوشکی بەڕێزم پیاوەکەت بەدڵ نییە لێی جیا بەرەوە زینا مەکە برای بەڕێزم کچەکەت خوشکەکەت ئەڵێ من ناگونجێم لەگەڵ فڵان کەسە تووشی خراپە ئەبم ڕێگری لێ مەکە با جیا بێتەوە جیابوونەوە عیب نییە زینا عیبە ئەوە شەرمەزاری خەڵک بێ لەگەڵ کچەکەت و خوشکەکەت ئەبخەوێ خوشکەکەت بێوەژنە بۆ نایاڵی شوو بکات بۆ ڕێگری لێ دەکەی چەندەها بێوەژنێ پەنا بەخوا لە ژێر و بە دزیوە شووەکات بۆ ڕێگری لێ دەکەی بۆ بە دزیوە شوو کات کە خۆی تووشی زینا و تاوان بکات بۆ باوکو برا و کەس و کار ئاگادار نەبێ کچەکەیان شووی کردووە لە ژێرەوە بۆ بە ئاشکرا نایدەی بە شوو بە پیاوانە نایدەی بە شوو خۆ بێوەژن بێ خۆی تر نابێتە مەلایکە مرۆڤە و شەهوەتی هەیە و ئارەزووی هەیە وازم فکرە عەشایرێ بێنن نابێ مناڵێ بێ دابنیشێ ئەخە با زینا و خراپەکاری کەمتر بێتەوە کچەکەت ناگونجێ لەگەڵ پیاوەکە مەڵێ بەخوا بێ بڕۆیتەوە ئەزانی کچەکە سەرنجامی یا زینایە یا خیانەتە یا نەخۆشی دەردە یا خۆ کوشتنە ڕێگری لێ مەکە تەواو کە ناگونجێ خۆ بە زۆر نای من خواردنی حەزم پێ نایخۆم تەواو ئیتر ناگونجێ بە زۆر بە شووی مەدەن مەبەستم ئەوە نییە ژن و پیاو لێک جیا بنەوە بەڵام ئینسان جیا بێتەوە لەو باشترە زینا بکە وای قسەکە بە خراپی نەقڵ مەکەن جیابوونەوە باشە یا زیناکردن خوا تەلاقی داناوە زینای دانەناوە خوای گەورە دەفەرمی اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون خەڵکی محاسبەی نزیک بۆتەوە بەڵام خەڵک هەر بێ ئاگایە غافڵە لەوەی کە خوای گەورە چی بۆ داناوە بۆیە ئەو کەسەی زوڵم دەکەی ئاگاداری خۆت مانگی ڕەمەزانە وازە لە زوڵم و غەش هێناوە دوای مانگی ڕەمەزان دووبارە نەگەڕێیتەوە بۆ سەری ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی دەفەرمێ ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە کەسێک دێت ئەم پیاوە لە دنیادا یا ئەم ئافرەتە لە دنیادا زوڵمی کردووە ئەوەندە چاکەی پێیە ئەوەندەی عیبادەت پێیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم دەڵێ ڕزگارم دەبێ ئەوەندە